کە پاڵەوانتێکی دەستشکانەوە لە سلێمانی ئەنجام درا. میر جەلال تەمەنی 17 ساڵ بە دەستی چەپ کێبڕکێەکە توانی شکست بە پاڵەوانێکی ئاسیا بێنێ. ئەو پاڵەوانە ئاسیایە ئەم کەسەیە کە لە ئێرانەوە هاتبوو لە سلێمانی بەشداری کرد. تەمەنی 36 ساڵە. لەگەڵ جیاوازی تەمەنی نێوان ئەو دوو بەشدار بووە، بەڵام کوڕە کوردەکەی شاری سلێمانی توانی شکست بەم پاڵەوانە ئاسیایە بێنێت و کە یەکەم جاری بوو ئەو کوڕە کوردە بەشداری لە پاڵەوانێتێکی وا گەورە بکات. ئەوەی دەبینن کێبڕکێەکانی پاڵەوانەتی دەستشکانەوەی ناوەندی وەرچی کوردستان لەلایەن تیمی هاو کە بۆ سێم جارە لە هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە چەم جارە پاڵەوانانی ئێران و ئاسیا و پاڵەوانی عێراق تیایە بەشدار بوون. لێرەدا ڕکابەری نێوان میرجەلالی تەمەن 16 ساڵ لەگەڵ موحسین گەڵاف کە یەکێکە لە پاڵەوانەکانی ئاسیا و تەمەنی 36 ساڵە. هەردووکیان لە کێبڕکێی کێشی 100 کیلۆگرام بە دەستی چەپ یاریان کرد. لەم کێبڕکێدا میرجەلال توانی شکست بە پاڵەوانەکەی ئاسیا و ئێران بهێنێت لە دەستی چەپدا کە ئەم پاڵەوانە پێشتر چەندین نازناوی لەسەر ئاستی ئێران و ئاسیا هەیە، بەڵام ئەم جارە لە شاری سلێمانی لەسەر دەستی ئەم کوڕە کوردە شکستی هێنا.